خاڵێکی تر لەو خاڵانەی کە پێویستە ئینسانی مسلمان بیکا بۆ ئەوەی بپارێزراوە بێ لە شەیطان مەشغوڵ بوون و سەرقاڵبوون بە ذکری خوای تەعالا. و پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ شەیطان کاتێ ئینسان لە ذکری خوا غافڵ ئەبێ شەیطان دێ بۆ لای، کاتێک کە ذکری خوا ئەکا یەکسەر شەیطان ڕائەکا. و لە تەفسیری ئەو ئاەتەیشا کە خوای تەعالا ئەفەرمێت دوو ئاەت لە قورئانە هەیە بۆ خۆ پاراستن لە شەیطان زۆر زۆر گرنگە، دوو سوورەت. خوای تەعالا دای بەزاندۆ بۆ ئەوەی ئینسان خۆی بپارێزێ بە خۆی پەنا بداتە خوای پەروەردگار لە شەیطان. قل أعوذ برب الفلق قل أعوذ برب الناس، دوو سوورەتی ئاخری قورئان. جا لەو سوورەتە خوای تەعالا ئەفەرمێ من شر الوسواس الخناس. ابن عباس ئەفەرمێ شەیطان جاثمە، یعنی شوێنی خۆی گرتووە لە ناو دڵی ئینسانە. ئەگەر ئینسان غەفڵەت گرتی، بێئاگایی گرتی، مەشغوڵ بوو، شەیطان زاڵە بێ بەسەر دڵیە. ئەگەر ذکری خوای کرد شەیطان لەسەر دڵی لا ئەچێ. برا بەڕێزەکانم، یەکێکی تر لەو خاڵانەی کە ضرورە بۆ پاراستن و خۆپاراستن لە شەیطان و لە فێڵەکانی دەستگرتن بە جەماعەت و کۆمەڵی مسلمانانەوە. یەکێک لەو فێڵانەی کە شەیطان دائیمەن ئەیکا لە خاڵەکەی پێشووترا درێژەم پێدا ئەوەیە کە تەفریقە بخاتە نێوان مسلمانانەوە. کاری گەورەی شەیطان و هەموو شەیطانەکان ئەوەیە. تەنانەت ئادەم دوو کوڕی بوو، شەیطان هەوڵیدا تا یەکێکیانی بەوی تریاندا بەکوشت. یعنی لەسەر زەویە شەیطان و ئەتباعەکانی شەیطان، شوێن کەوتەکانی شەیطان ئیشیان تەفریقە نانەوەی لە ناوان مسلمانانە. ئاگاتان لێبێ دەستگرتن بە کۆمەڵی مسلمانانەوە، دەستگرتن بە ئەو کۆمەڵەوە کە زۆرینەی مسلمانانن و لەسەر حەقن و پەیامی حەقیان هەڵگرتووە زۆر زۆر ضرورە. پێغەمبەر ئەفەرمێ صلی الله عليه وسلم ئەفەرمێ خۆتان تاک مەکەنەوە، دوایی گورگ لە مەڕی تاک ئەخوا. مسلمان هەموو شێوەیەک، حتا تەنانەت لە حەدیث هاتووە کۆمەڵی مسلمانان بریتیە لە کۆمەڵە زۆرەکە. ئێستا لە سەرانسەری زەویە کۆمەڵە زۆرەکە بریتیە لە ئەهلی سنەت و جەماعەت. ئاگاتان لێ بێت لە ناوی مسلمانانە جاری وا هەیە ئەو دەرگایانە ئەکرێتەوە لەلایەن شەیطانە بۆ گومڕاکردن وریابن خۆتانی لێ نەدەن. تۆبەکردن لە کاتێک ئەگەر غەڵەتێکت کرد یەکێکە لە ئەسبابی ئەوەی کە شەیطان زۆر زۆر بێتاقەت ئەکا. هەها ئەو ئەسەرم بۆتان گێڕایەوە کە شەیطان پرسیاری یحیای کوڕی زەکەریا عەلەیه السلام عەلەیهما السلام پرسیاری کرد لە شەیطان کەوا خەڵکی چۆنن لەلای ئێوە. شەیطان وتی خەڵکی سێ جۆرن، جۆرێکیان وەکو تۆپی دەستی مناڵەکانتان وایە یاریان پێکەین. ئەوانن کە کامل بوونەتە شوێنکەوتوی شەیطان، بەڵکو لە شەیطان زیاتر ئیشەکەن بۆ شەیطان. هەشە لە ناو خەڵکە، لە ناو ئادەمیشە و لە ناو جنۆکەیشە هەیە وەک ئەوە هەبۆتە تۆپی دەستی شەیطان. جۆرێکی تر ئەوانن کە وەکو پێغەمبەرەکان وانە شەیطان زاڵ نابێ بەسەریانە، زۆر بۆ خوایەک لابۆتەوە، بەردەوام دەمی بە ذکرە، ئەوە شەیطان وازی لێهێناوە بەڕاستی. کەسانێکی تریش هەن وەکو ئێمەیە لوانە، جاری وا هەیە غەڵەتمان تووشە بێ و ئەم جا کە غەڵەتەکەمان کرد یەکسەر ذکری خوا ئەکەین و تەوبە ئەکەین. ئەوانن کە شەیطانیان کوشتووە، ئەوانن کە شەیطان زۆر لێیان بێزارە. جا تەوبەکردن براکانم پشتی شەیطان ئەشکێنێ. شەیطان دائیمەن تو گوناحێکت کردیە، بۆ نمونە ئیسا کەس نییە لە ئێمە گوناحی نەکردبێ، هەر گوناحێت چەند گەورە بێت تا ئەگات بە گوناحی بچووک. ئەگەر تۆ ئەی کاتی ئەنجامێ دەی شەیطان بێ ئومێد تەکە، ئەڵێ کە تۆ زۆر گوناحباری، تازە نوێژی چی و ڕۆژوو چی و حتا ئێمەش جار وایە ئەبینە یارمەتی دەر. زەلامێک مەسەلەن پێشتر عەرەقی خواردوەتەوە، ئیسا ڕەمەزانە یان لە زروفێکا تەوبە ئەکاو دێتەوە بۆ مزگەوت، هەر ئێمە بینە یارمەتی دەری شەیطان. ئەجین کاکە تۆ مزگەوتی چی؟ تۆ مزگەوتیان وتیە شەو ڕۆژ خەریک عەرەق خواردنەوەی. لا حول ولا قوة إلا بالله. حەدیثێکمان هەیە پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم، پیاوێکە بوو زۆر مسلمان بوو ظاهیر، بەردەوام هاتوشەی مزگەوتێک کرد و گەرم و گوڕ، برایەکیشی هەبوو، ئەو برایە کەسێک بوو عەرەقی خوارد و گوناحبار و تاوانبار بوو. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم ئەو کابرا هەموو جارێ هاتۆ نەسیحەتی براکەیە کرد، ئەوش بە قسەی ناکرد، تا ڕۆژێکیان بێزار بوو کوڕەوتی بەخوا قەت خوا لێت خۆش نابێ، ئەمە من چەندێ نەسیحەت تۆ بکەم. پێغەمبەر فەرمێ صلی الله عليه وسلم لەسەر ئەو قسەی کەوتی خوا قەت لێت خۆش نابێ، خوای گەورە ئەوە خاتە جەهەنەمەوە، ئەمیشە خاتە بەهەشتەوە.
وریاتان ئەکەمەوە برا بە ڕێزەکانم مەرج نییە کەسێ گوناح بکە عەرەق بخوا گوناحێکتر بکە هەر گوناح ئیتر ئەو کەسە بێدینە و لە دین دەرچوو ئەمانە ڕاستە ئەوانە کەبائیرن گوناحە زۆر گەورەکانن ئەگەر ئینسان وریایی نەبێ بەرەو جەهەنەم ئەیبا بەڵام ئەگەر کابرا گەڕایەوە و تەوبەی کرد و بۆ لای خوا هاتەوە خوای گەورە زۆر لێبوردەیە خوا لە هەموو گوناحێ خۆشە بێ قل يا عبادي الذين أسرفوا على أنفسهم لا تقنطوا من رحمة الله إن الله يغفر الذنوب جميعا أسرفوا يعني كابرايك لجناح إسرافي كرده وكو أو كابراك صد زلامي كشتوه خواهي تعالى بيه فرمي بيه أميد مبل الرحمة خواه همو جناح خوش به جاء قاما لي ببرا بالرزا كانم وآخر شتيش برا كانم أويا كإنسان شيطان مرجنية إما حمو في الله كاني بزانين بۆیە هەر کاتێ شەیتان شتێکی بۆ دروست کردی پەنا بەرەبەر کێ بۆ لای کی ئەڕۆیتەوە تو کاتێ شەیتان فێڵێکت بۆ لێت ئەکات و تۆ نایزانیت بۆ نمونە ئێستا لەم ماوە مەشتهین زۆرە یعنی هەروە خەڵکە و تەلەفۆنەکە جاری وایە مامۆسا من دوکانێکی وامەیە ئەڵێن وەڵا ئەمە حرامە ئیشیوە ئەمە ڕیبایە ئەم ئیشە نازام چییە تۆ لەو کاتانە کە شەیتان دێ وەسوەسەت بۆ دروستەکە لە ئیشتا لە کاسبیتە لە ژیانتا ئەوێ بێ تااقەتت کە لە نوێژەکەتە لە عیبادەتەکە لە هەموو کاروبارەکانتە تۆ پەنا ئەبەیتە بەر کێ لەو کاتە خوای تەعالە ئەمری پێت کردووە چی بکەی ئەگەر پێغەمبەرەکان هەبوون ئەڕۆی بەلای پێغەمبەرەکان ئەگەر پێغەمبەرەکان نەبوو ڕۆی بەلای وارث پێغەمبەرەکان کە پێویستە ئینسان ڕوو بکاتە عولەماکان لەم زەمانە چونکە پێغەمبەر ئێستا نەماوە لەم ژیانە ئەڕۆی بۆ لای خوای تەعالە فەرمێ فەسئەلوا ئەهلە الذیکر ئین کنتم لا تعلمون پرسیان لە زانا و عالم و زانا ڕەبانیەکان ئەو زانایانەی کە بەڕاستی بۆ خوا سوڵحاون ئەوانەی کە قەراریان داوە هەموو شتێ بخەنە لە ئیلا دیندارێتی و عیبادەت نەبێ یعنی مەبەستمەوە نییە کە وازیان لە دنیا ئاوردووە و هەر خەریکی نوێژکردن نا قەراریان داوە بۆ خوا بسوڵحێن لەوانەیە لە تۆ زیاتر کاسبی بکە ئەو عالیمە بەڵام بۆ خوا سوڵحاوە یعنی ژیانی خۆی بەخت کردووە لە ڕێگای خواپەرسی و ڕێگای حەڵاڵ علمی شیعه خوای گەورە علمێکی پێداوە لە کاتی تەنگانە و ناڕەحەتیە ڕووی تێ بکەن هەر کەسێ بڕاتۆ بەلای عولەما نافەوتێ ألم تر كيف ضرب الله مثلا كلمة طيبة كشجرة طيبة أصلها ثابت وفرعها في السماء